بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەمڕۆ لێرە لە تاوەری تەندروستی سمارت لە چوارچێوەی لیژنە فرێڕەهەندیە پزیشکیە بەردەوامەکاندا چەند لیژنەیەکی فرێڕەهەندی پزیشکی کۆبوونەوە، لەوانە لیژنەی پزیشکی ژنان و مناڵبوون، لیژنەی پزیشکی هەر سوزگەر، لیژنەی پزیشکی نەخۆشیەکانی مناڵان. شایانی باسە لە سەرجەم ئەم لیژنە پزیشکیانەدا پزیشکانی پسپۆڕی سەرجەم بوارەکان کە پەیوەندیان بە حاڵەتی نەخۆشەکانەوە هەیە بانگێش دەکرێن بۆ ئەوەی بگەنە بڕیار و دەرەنجامێکی پێویست بۆ چارەسەری نەخۆشە بەڕێزەکان. هەر لەناو ئەو لیژناندا لیژنەی پزیشکی نەخۆشیەکانی مناڵان بوو کە چەند حاڵەتێکی قورس و گرانی نەخۆشیەکانی مناڵان بە بەشداری پزیشکان بینران و پزیشکانی سەرجەم بوارەکان بڕیاری پێویستیان بۆ درا بۆ چارەسەری چارەخوازە بەڕێزەکان. سمارت وەرچەرخانە.